لە کەشی تەم و باراناویدا زیاتر خەڵک حەزەکە یان کارێکی هونەری ببینێت یان گوێ لە میوزیک بگرێیان تابلۆیەک ببینێ. ئەمڕۆ هاتوونێتە ناو پەیمانگای هونەرە جوانەکان دەمانەوێت زیاتر ئەو کارە هونەریانە ببینین کە لە ناو پەیمانگای هونەرە جوانەکان لەلایەن قوتابیانەوە ئەنجام دەدرێت. ئێوەمان بینی هەر پێک کۆپڕۆڤەتانەگر هەردووتان یەک مەرحەلەن؟ بەڵێ. ڕۆژانە چەند ساعت تەمرینەکەن؟ ئەبێ بەردەوامی تەمرینکەی بۆی بگەیتە ئاستێکی باش. لایەنی کەمە بێ ڕۆژانە 2 ساعت تەمرینکەی. زیاتر لە ماڵەوە تەمرینەکەن یان لە ناو پەیمانگە؟ وەکو یەک لە پەیمانگاش ئەیکەینە لە ماڵیشەوە. تا چەندە حەز لە ئامێرەکەی خۆتان؟ وەڵای ئەتوانم بڵێم تێکەڵ بووە لەگەڵ خودی خۆمە. خۆشمەوێت و بەردەوام تەمرین لەسەرەکەم بۆی بگەمە ئاستێکی باش. تۆ ڕۆژانە چەندێ تەمرین؟ بەلایەنی کەمەوە ساعت و نیوە تەمرینەکەم. بەڵێ. باز دەواگرێت کاتێک کە ئامێرێکە ژەنیت ئەو ئامێرا بێتە بەشێک لە تۆ بۆ توایلاتەوە؟ تەوعاً. چەندە خۆشەوێت؟ زۆر زۆر. ڕۆژانە 5 ساعت پرۆڤاکەم چکە کاتیاوێت تا بە جوانی نۆتەکان لێیت و بە جوانی لێیت. باشە. کەمان خۆی دەنگی تۆزێزی کنە. کاتێ تەمرینەکەی لە ماڵەوە چیت پێڵێن یان لە دەرەوە چیت پێڵێن لە ناو پەیمانگا؟ وەڵای لە ماڵەوە ئەتیادیە بەلایەنەوە چکە خۆشم یعنی عیلەکەی خۆم هەمویان مۆسیقین و لێرەش زۆر زۆر ئەتیادیە یعنی دەنگی ناخۆش بێ دەنگی هەرچۆنێک بێ تازە یعنی فێرە بیلێ هەموو یعنی زۆر باشن لەگەڵ تا یارمەتی دەرن. من تقریبا 4 ساڵ لەمەوە پێش تۆزەکەمانم ئەژەنی چوو بوومە کۆرسێکەوە. ئێستا تۆ هەوڵ بە تۆزەکەم بیرکەوێتەوە باشە؟ باش. یارە دەست پێکە؟ بەڵێ. زۆر نەخۆش بە. زۆر باشە. دەستان خۆش بێمان دوو نەبن. عشقی تو شینم دانا بە چاوی تۆ چیم پێمەوە گەلم بگرین ئێستا هاتووی ئەوە دەگری بۆچی دنیام ئەشێوێنی بەگریانت ئەمڕۆ خوێنی بۆچی دنیام ئەشێوێنی بەگریانت ئەمڕۆ خوێنی بۆچی دیسان گەڕایتەوە چیت بەجێهێشت کە هاتیەوە مەگەر ماندوو نەبووی لا من چی دەوێت تۆ لە گیانی من بۆچی دیسان گەڕایتەوە چیت بەجێهێشت کە هاتیەوە. ئەم بەشە بەشی گرافیکە چۆن ڕاینانەکانتانەکەن یان کارۆنەرەکانتان لێرە چۆن ئەنجام؟ ڕۆژانە بەپێی ئەوەیە کە مامۆسا لێمانی داوە ئەکە زیاتر بابەتەکان ماما بڵێن و ئیشانی کە ئەیکین بابەتی هەڵکۆڵینە کەین لە قاعی گرافیکە چاپی ئەەکەین لەسەر پرێسەکە وەڕقەیەکدا ئەنین و چاپەکەی ئەخینە سەری و دوای ئەوە چاپەکان هەڵ ئەواسین یعنی بە کورتەکەی بابەتەکانمان زیاتر بابەتی هەڵکۆڵینە. بابەتی تریشمان هەیە بەڵام ڕۆژانەکەین زیاتر بابەتی هەڵکۆڵینەکەین. لاتەنیشت وەکو من سابین من لاتەنیشت جەستەم چۆن بەکارێنم.
کۆلێژی یان پەیمانگای هونەرە جوانەکان تا چەندە خۆشە تا چەندە کەشێکی هونەری بۆ ئێوە دروست کردوون؟ زۆر دڵخۆشە یعنی لایەکەوە زۆر دڵخۆشە چونکە ئیتر وردە بەرە کۆتایی ڕۆن لایەک تریشەوە زۆر دڵتەنگی ئیتر وردە ئێرە بەجێڵی.